جیوانی ئەڵلقەیەم جارەمان هەڵکە و زاهیری ئاوازدانەرە بۆ ناسراوە لە هەر دەرکەوتنێکی هەڵا دەنێتەوە. بزانین بۆ کومنتەکانی ئێوە وەڵامی چی دەبێت. ئەو قسانێک کە دەکرێوان ئەمە بۆ خۆمە لەگەڵ خوای خۆمە فتوا بۆ کەس نادا. بەخێر بێ کاکەڵکەوت. زۆر سپاس مەمنون خۆشحاڵم منیش ئەمڕۆ لەگەڵێەوە. یەکەم پرسیار بۆچی ناتەوێت کچەکانت ببن بە هونەرمەند؟ سەرەتا من هیچ بڕیارێکی وەهام نەداوە. فەیروزی کچیشم چەند گۆرانێکی وتووە پرسیارەکەی تۆ عەکسی ئەوەیە کە لە منت کرد. بواری هونەر زۆر سەختە. هەر کەسێک کە کاری کرد لە بواری هونەردا ئەو زەحمەت و ئەو سەرێشانەی کە دێتە ڕێگات بێگومان حەز ناکەی لە دوای خۆتۆ چ مناڵ بێ یا چ برا بێ بەو ڕەوتەی تۆدا بڕواتەوە چکم سەختی زۆرە. ڕاستە بواری ژیان لە هەموو بوارەکان سەختە، بەڵام بێگومان لە هەر بنەماڵەیەکدا کە کەسێک هەڵکە و کافیە با بوارەکانی تر تاقی بکەنەوە پێم وایە باشترە. بەردەوام دەڵێیت ئەوەی لەگەڵ ناکارەکات ئەستێرەیە. کێ تا ئێستا کردو بە ئەستێرە؟ وەڵاهی ئەوەی کە لەگەڵ من کاری کردووە و بێگومان هەمووی ئەستێرە ناسراوەکان و بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ بەردەوام بیت بتوانی دوایەوەش بەردەوام بی. ئەوەی لەگەڵ من کارەکات بێگومان هەموو ناوبانگیان دەرکردووە و دەشکەوێتەوە سەر ئاستی دەنگەکان جمهور کێ زۆرتر پێخۆشە کام جمهور کێ هەڵدەبژێرێ. من قەراردەر نیم لەو شتانە، بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە کار دەکا ئێستا ئەوەی کە کاریش ناکە ئومێدی موفەقیتیان بۆ خۆزم. بۆچی وانەی کاری هونەریت لەگەڵەکان تەمەنی بەردەوامیان کورتە؟ من گرێبەستم لەگەڵ هیچ کەسێک نەبووە، نە لە ئێستا نە لە داهاتوشدا بڕوام ناکەم هەمبێ. یعنی ئەوەی کە لە سۆسیال میدیا دەیبینن قسەکانی دوای ئەوە وەها نییە. من نیمە لەگەڵ هیچ کەسێک گرێبەستم نەکردو. ئەوەی کە دێ کارەکە پاشە ئازاد دەچێت لەگەڵ خەڵکی کە کارەکە، بەڵام هەندێک جار بۆ هەندێک دەرکەوتن و بۆ هەندێک بابەتی سۆسیال میدیا لە سۆسیال میدیا بابەتەکان گەورە دەکرێت. هونەرمەند هەیە نمونەی تارە ڕەسوول یەکەم خانمە کە بڵێن من کاری ئاوازانەرم بۆ کردبێ وەکو من لە 93 و 94 کارمان کردووە، دواتر لە 2006 و 7 و 8 کارمان کردو، دواتر 10 ساڵ کارمان نەکردوەوە یان 9 ساڵ کارمان نەکردو لە 2017 کارمان کردەوە و ئێستاش کۆتاکارم لەگەڵ خات و تارایە. ینی یان هونەرمەند لەیلا فەریقی بە بەردەوامی کارمان کردو و زۆر جار خۆی کاری نەکردووە وەستاویا دواتر هاتوونەوە کارمان کردووە. بەس هەندێک هونەرمەندی تریش هەیە ممکنە مودەی کارەکەمان هەر ئەوەن دەبێ. من گرێبەستی درێژم لەگەڵ هیچ کەسێک نییە. هەر کەسێکە کارەکە لەگەڵ من ئازادە دوایە بچێ کارکە لەگەڵ خەڵکی کەش و هونەرمەند هەیە ئێستا لەگەڵ من کارەکە. بۆ نمونە یەکێ لەو گەنجانە بڵێن عەدنان تەیموور کارێکی لەگەڵ بڵێن چەندین کاری لەگەڵ من کردووە، کۆتاکاری لە دهۆ کردووە و لە یوتیوبی خۆشم بۆم بڵاو کردوەوانی. یعنی من ئەو حەسرێم لەگەڵ سەرکەسدا نەناوە. ئەو قسانێکە دەکرێوان نییە. باز لەواکەیت کورد ئاوازی هەژارە و ئاوازی بردووە. ئایا پێچەوانەکەشی ڕاز نییە و ئاوازی لێبراوە؟ سەریکە بردووە نابە و زمانە سەریکە تۆ بێگومان لە سەدەکانی پێشوو ئەو وارە لە ناو کورد بێگومان لاواز بووە، کەم هەبووە، مامۆسای کەممان هەبووە لە بوارەکانی کردووە، گوێبیستی گۆرانەکانی تر بوون و بە زمانی کوردی وتراوە و ئاساییشە کە من ئەم قسەیم کرد ڕخنێکی زۆر هات، بەس بۆ لە واقع ڕخنە بگیرێت. یعنی ئەمە واقعە، ئەمە شتێکە ناکرێت مثالەن گۆرانیە کە ئەسڵەکەی زمانی عەرەبیە دەی تۆ ئەم دۆڵە دەیکەیتە لەوە کاری ڕەسەنی کوردیە، بەس وان نییە ئیشەکە خۆی ئاوازانەرەکەی معروفە کێ کە کاتی خۆی کردوێتی. من بۆ وەڵامی ئەو پرسیارە ئەو قسەیەم کرد. بێگومان زۆر کاری ئێمە میلۆدی کوردی زۆر جوانیش هەیە لە گوندەکان لە ناوچە جیاجیاکان خەڵکانێک بە سەفەر هاتۆ گوێبیستی بوون، ئەوانش بە زمانی تر وتوانێتەوە. هیچ شتێک لە بەدەر نییە. هەتا هونەرمەندە عەرەبە گەورەکان یا هونەرمەندە فارسەکان تورکەکان زۆر جا کاریان کردووە لە ماجی بوون بە کارێک ئەو زەمەنە زەمەنی یوتیوب و کۆپیڕایت نەبووە، هاتوون بە زمانێککەی عادەیان کردوتەوانێ، بەس ئێستا دەردەکەوێت ئەو شتانە وازەح بەس ئاساییە. جیاوازی و گۆڕانکاری هەڵکە و زاهیر لە نێوان ئەمڕۆ 2 ساڵی ڕابردوو چییە؟ من
وەکو هەڵکە و زاهیر ڕەوتی من بەردەوامە لە کارکردن هەتا ئەو کاتێک کە خوای گەورە قسمەتت ئەهێڵە لە بوارەکەدا و کارتەکەی و توانات دەداتێ و بیر دەداتێ. هەمیشە بە وردی و بە ئارامی کارم کردو من پەشیمان نیم لە هیچ کارێک. ممکینە لە جاراندا ملاحەزاتم لەسەر هەندێک کشتی کلیپەکان نائەکرد چکم کاری من نییە، من ئاوازانەرم نەک دەرهێنەری کلیپ کارە مخریج دەیکا، بەڵام ئێستا ممکینە حەز بکەم بە شێوازێک لەو بوارەدا پرسێ بکەم حەزەکەم بواری جلوبەرگەکە محتەشەم بن لە بەرەوەی من نبمە نقطەی خاڵی ئیلا پێیانوا بێت کە کەسێک دەرچوو لە 0 تا 100 هەموو شتەکان منم زیاتر ببوونجێ لەگەڵ دابوو نەریتی خۆمان هەراوەندە. ئاوازانەر چی دەکات لە تیکتۆک و لایڤی شەوانە؟ چی بەکتریانەوە بەستێتەوە؟ من بە بەردەوام من لایف ناکەم، ممکنە جار ئەویش تەنها بۆ ئەوەیە وەڵامی کۆمەڵێ خەڵک کە دەنگی ناگا بە من کە نەیتوانیوە لە مقابلەیەکدا ئەو شتەی لە دڵی گەنجێک هەیە بتوانێت ئەنی ڕاستەوخۆ لە من بپرسێ، بتوانێت بگاتە ئەو هەدەفانەی کە دەیەوێ. تەنها بۆ من لە قەت لە تیکتۆک داوای خەڵکم نەکردە سەپۆرتی منکەن و شتم بۆ بنێرن و ئەسڵەن پێویستم پێی نییە و خەڵکیش ئەوانە دەزانێ، بەڵام توانیمە کۆمەڵی گەنجیش بدۆزمەوە لەوانە شاعرێکی گەنج خەڵکی کەرکوو کە ناوی ڕۆمانە دیوانی شعرێکم بۆ کرد لە ڕێی تیکتۆک و توانی بگاتە من و دەنگی خۆی بگەێنێتە من. یەکێ لەو گەنجانەی کە بەرهەمێکم بۆ کرد لۆران محەممەد خەڵکی ڕۆژ ئاوایە گۆرانیکم بۆ کرد 24 ڕۆژ ترێنتی هەموو عێراق بوو و ئێستا بەردەوامە و جمهورێکی زۆر باشی هەیە، ئەویش لە ڕێی تیکتۆک و توانی بگا بە من. ممکنە زۆر جار کە تۆ نامەیەکی زۆرت بۆ دێ لە ئینستاگرام بۆ تایبەت ئەو کەسانی کە فلۆرسیان زۆرە بۆ سوسیال میدیای من سوسیال میدیایەکی بەهێزە نەتوانێت تو هەموو وەڵام و پرسیارەکان ببینی، یعنی ئەو نامانەی کەمۆن بۆ من دێ بە هەزارە هەیە زەحمەتە، بەڵام ممکنە لە لایفێکدا دێجار کەسێک ئەنێرە تکرارەکە یا ئەبینی تۆ بینیتە لە لایفێکی کە دەنگی خۆشە کە بۆت ئەنێرە ئەیناسی زیاتر لە 15-16 کارکتەری باشم لە ڕووی تیکتۆکەوە ناسی و بەرهەمی هوەریم بۆ کردوون لەبەرەوە بە هەڵی نبینم، من نایم دانیشم باسی بابەتی بێمانا بکەم، ممکنە هەندێ جار لەگەڵ هەندێک کەسایەتیدا بۆ 4 قسەی خۆش و بابەتێکدا ڕوبەڕوو یەکتری ببینیتەوە و ئەم شتەش ئاساییە. هونەرمەندە گەورەکانی دنیا دێنە تیکتۆک لایفەکەن لە کوردستان بڵێن ئەگەر بێتە پرسیاریەوەی کە ئێستا بەڕێستان دەپرسن بۆچی من هەر لەم ساڵ 3 خەڵاتی زۆر گەورەی نێودەوڵەتی وەرگرتووە، بێگومان نەک لەوەی کە خۆم بڵێم تەواوی وڵاتەکان بوونی ئەتراف بە توانای من و کارەکانی من دەکەم. لە ماوەی ڕابردوودا ڕاپەرێکی کوردی ڕاپێکی لەسەر وتیت، چیت هەیە بۆم بەرهەمە؟ واللهی جا پێم وایە هیچ کوردێ بەقەدەر من لەسەری نەنووسراوە، ئەجا ئەوەشی با لەسەر بێت و مشکلەیەکە. هەمیشە بەدڵێکی زۆر گەورە و ڕەخنەکان قوبوڵەکەیت. ئاساییە تۆ کار بکەیت و ناو بانگت هەبێ و ڕقەمێک بی لە ساحە دیارەکانی کورد پێکومان تۆ دەبێ ئاراستەی ئەوەش بی خەڵکانێک کە باسە تا هەشتا خۆشیان بێ خۆسە تا دەش هەرە بێ ڕقیان لێت بێ یا کەیفیان پێت نەیە وەمە ئاساییشە من قەت نەمتوانیوە بڵم من 100% کۆمەلگا ڕازێکم شتیوە هەر نییە، هیچ هونەرمەندێک لە دنیا ناتوانێت شتیوا بکە، هیچ سیاسیەکی گەورە ناتوانێت شتیوا بکە و هیچ کەسایەتێک ناتوانێت بگاتە ئەوەی 100% زۆر زەحمەتە، چونکم بۆ کۆمەڵی خەڵکەیە لە بوارەکەی تۆدا کار دەکەن، ئەکید حەسادەت هەیە، ئەکید یعنی ئیرەی هەیە بە یەکتی بردن و ئەکید خەڵکانێکی 5 هینی دروست کردو ئەکاونتی دروست کردو 5 ناو لەسەر دەنووسێ. من ڤیددیۆ دانم لەگەڵ خاتوو لە میا جەمال بۆ نمونە ناودێنم هەموو عەرەبەکان بە جوانی کۆمنتە نووسن کە گۆرانی کوردی ئەڵێ یا عەرەبی ئەڵێ یا زمانێکی کە ئەبینی کۆمەڵێک کۆمنتی کوردی هەرێ تا ئێستا دەستەواژی نەشیاو بەکاردێنن، دەبێ بڵێ
خی گەورە ئەوانە چاکچکم بە من چاک نابن. میلۆدیەکانت لە یەک بازنن و ئەوەی کارت لەگەڵ بکات بۆ هەردەبێ میلۆدی تۆ بەکار بهێنێت؟ من پێشەوە وەڵامم دایتەوە وتم هونەرمەند هەیە لەگە من کارەکە لەگەڵ خەڵکی کەش کارەکە و لە یوتیوبی خۆشم یارمەتێدەم بۆی بڵاوکە مۆشتیوانە ئەو مەرج نییە. دوش ئاوازەکانی من گەورەترین پانتایی هەیە لە هەموو ستایلەکان پێم وایە ئەو سوالە وها نییە لەبەرەوەی من لە هەموو ستایلەکان کارەکەم ستایلە غەربیەکان ستایلێکی کە بۆن و ڕەنگێکی کوردی لێبێ ستایلی تەڕەبە ستایلی ئارامبیە ستایلی پۆپە جاسە بلووسە تەکنۆیە حتا ڕۆژ هەڵاتیەکان هەتا ستایلی سنەتی یعنی سەررجەم مۆسیقای من هەمەڕەنگی تێدایە و دوایش لەگەڵ کۆمەڵێک ئەڕەنجی زۆر باش ئیشەکەم وەکو یەحیا مۆجی وەکو کاکاریۆس وەکو ڕێناز کورداغ سەرکانتەنک یڵدان کۆمەڵە خەڵک ڕنگدانەوەی جیاوازیان هەیە لە ستایلەکانی من ناکرێ وابێت کە بڵێ لە یەک بازنە ئاسوورەتەوانێ و تۆ ئەم ساڵ تۆپترین کەسی هەموو وەتەنی عەرەبی بیت. ڕەمەزانان لە عەمرێت و دوای ڕەمەزانانیش لە سەما و هەڵپەڕکێ ئایا ماساییە؟ من تابێری و هەڵپەڕم خۆت نابەزە و شوێنانەی کە لێی ئامادە بیت. سیک من کەسێکی بەدینم مولتەزیمم هەموو ڕۆژێک یەک دانە نوێژم ناچێت یعنی بە هەت شێوازێک بێت لە ناو سەیارەش دابم ئەگەر کاتی نوێژ بێت دەبێ نوێژ بکەم ئەمە وەکو ئەم ڕۆژوو دەگرم بێگومان ساڵانە هەموو ساڵێکی دەچمە ماڵی خوای گەورە سەردانی ئەوێ دەکەم ئەمە بۆ خۆمە لەگەڵ خوای خۆمە هیچ ڕەبتی بە هیچ کەسێکەوە نییە نایکەمە زاهیرە بە کەس بڵێم من ئەماکەم. پیشەکەی من پیشەی هوەرە گۆرانی و مۆزیکە و ئەگەر پچمە کۆنسەرتێک دانیشم جەوەکە گۆرانێکی سەری ئەوڕەتوی بڵێ خەڵک هەڵپەڕێ معنایە نیە من ڕاکەمە دەرە بڵێمەوە بوو بە هەڵپەر کێشتیوان نییە لەبەرێ خۆ من پیشەکە دەکەم هوەرەکە دەکەم من وەک خۆم فتوا بۆ کەس نادەم من مۆزیکم کە بە شێوازێکی ڕێک و پێک بکرێ پێ قۆبوڵە نەک پێ حرامە لەگەڵ ئەو دەستەواژەی حرامبوونی مۆزیک نیم بە شەرتێک تۆ ڕیسالەیەکی مرۆڤایەتیت هەبێ ئینسانیت هەبێ فەرهەنگیت هەبێ بۆ میلەتەکەت بەو شێوەیەکی و مۆزیکی من هاوەڕەنگیشە لەبەرەوەی من لەگەڵ زمانە جیاجەکانی عەرەبی تورکی فارسی ئینگلیزی فەڕەنسی کار دەکەم بزیاتر لە حوت زمان من کاری موزیک و ئاوازم کردووە لەبەر ئەوە دەکرێ من لە جەوێک دانیشم خۆشی تێدا بێت و دەکرێت لە جەوێکی زۆر ڕوحانی سنەتیش دانیشم و دەکرێتیش لە کاتێکدا بێ ڕەمەزان بێ بە ڕۆژوو بووم و لە ماڵەوە دانیشتوم گوێ لە قورئانەگرم و من هەموو ڕۆژێک بەیانیان پێش هەموو شتێک گوێ لە قورئانی پیرۆز دەکرم. تاقیکردنەوەی هەڵکە و زاهریش کۆسایی هات وەڵامی کۆمنتەکانی ئێوەی دایەوە تا میواندارێکی تر و کۆمەڵێک کۆمنتی تر ماڵاوە.